ئەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەیەکی نوێی ئەم پۆدکاستە لەگەڵیەوەین و لەم ئەڵقەیەش هەر لەگەڵ کاک عاسی حسێن نووسەری کتێبی گوڵەکانی ژێربەفر درێژە بە گێڕانەوەی بەسەرهاتی خۆیە دێن. کاک عاسی بەخێر بێتەوە. زۆر سوپاس سەر بژین. لە ئەڵقەی پێشوو گەیشتینە سەرەتاکانی ئیتر ئەنفالی ماتقی قەڵاسیەوەکە کە تۆ لە تیپی خۆت دابڕابوویت و بەڕێکەوت لەو ناوچەیە بوویت و ئیتر ئەم مەساتت بە چای خۆت بینی لەوێ وەستین کە باسی خۆت و چەند پێشمەرگەیەکت کرد لەوانەی دابڕابوون 4 کەس ئەچنە سەنگەرەوە بۆی بەرگری بکەن. چیتان لێ هات دوای ئەم 4 کەسە؟ بەڵێ حکومت نەهاتە پێشەوە یان با بڵێن زۆرتر شەڕەکە بە هەلیکۆپتەر و بە کیمیاوی و بەو شتانە بوو، حکمی کلاشینکۆف و شت نەبوو، قەسفی کیمیاوی و تۆباران و بڵێن عەفو قەسفی کیمیاوی ئەوە ڕۆژی پێشووتر بوو پێشتر باسم کرد لە گۆپتەپە و بەشێکی هەی دەربەگ و عەسکەر و ئەوانی گرتەوە. تر ڕۆژانی دوایی چەشی کیمیاوی ئەوەندە بەکار نەهات، یا مەسەلەن ئەو شوێنێک کە منی لێبووم تیای بەکار نەهات. ئێمە گەیشتینەوەی گەیشتینە گونتی قەسرۆک، ئەو بوو باسم کرد جێژ لە شوێنەکانی دیکەوە هاتن لە تەقتەقیشەوە پێشڕەویان کرد هاتن بەرەو قەمیشە و گونتی قەمیشە هەرزێدی دایکمە. ئێمەش لە ئەو 4 پێشمەرگەیە کە ناویانم هاورد حاکم شەوکەت یادی بەخێر و ڕوحیشاد بێ شەهید بووە، هاوڕێ ئارام کە ئێستا لە سویسرایە لەگەڵ هاوڕێ شەماڵ کە ئێستاویش لە کەرکووکە، من چوینە بەرزاییەکانی قەسرۆک لەو سەنگەرانەیە خۆمان قایم کرد. جێش بەعنی قەناعەتی و سەردەمەمان وابوو ئێمە توانین پێش بەجێشی ئەنفال بگرین، بەڵام بەختمان هەبوو لە گوندی قەمیشەیان سووتاند و لەوێمانەوە ئەو ڕۆژە لەوە زیاتر پێشڕەویان نەکرد. ئێمە شەتا مەغریب لەو بەرزایانەماینەوە و ئێتر شەڕ لای ئێمە ڕووی نەدا، تەنیا کۆپتەرەکان بوون ئەسوڕانەوە تەقیان لە چەمەکانە کردە و دەمزێ و حاوی و ئەوەکان و بە سەماع بانجیانە کرد وەرن خۆتان دەرخەن و خۆتان تەسلیمکردن و ئەگەر نا بە چەشێک لێتانە دەین کە لە پەنەگاکانشتان بتان کوژە و بتان خەنچێنێ ئیشارەت بوو بۆ بەکارهێنانی چەکی کیمیاوی. ئەوە بە مکەبەرە گوێتان لێ بوو؟ بەڵێ بەڵێ بەجۆمان لێ بوو. هەتا مەغریب لێوە ماینەوە دنیا تاریک بوو تە دابەزینە ناو قەسرۆک، تەبعەن هیچ گوندێک نمایانی بڵێن ئاوەدانی تیا بمێنێ. لە بەیانیشەوە نانمان نەخوارد بوو، ماڵیشمان مەسەلەن بڵێن خوشک و دایک و باوک و ئەوانەمان بە هەر بەیانی زوو پێش خۆرکەوتن بەڕێ کردبوو بەرەو شاخی چیای خاڵخاڵان و شاخی دەرباس، ئەو قوڕگی چیای خاڵخاڵانە. هاوڕێ ئارام خێزانەکەی من دایکم باوکم خوشکم برام حاکم شەوکەت دایکی و برایەکی ڕەمزی ناو بوو، ڕەمزیش ڕوحی شاد بێ، چەند ساڵی بەر لە ئێستاکانە کۆچی دوایی کردەویش نەخۆش بوو، فەقیرە، کوڕێکی زۆر جوان و کوڕێکی زۆر باش بوو. ئیتر هاتیینە گوندی قەسرۆک، لەوێ نان و ماستێکمان لە ئاوایی جێما و خوارد و هەندێک لەو ناوە گەڕاین و تر 1-2 تۆپ لەو کاتەیە لە ناو ئاواییدا بەو دوا مەغریبە. ئەتر ڕۆمان کردە ئەو دێ خەڵکی تیاما بوو؟ نا هیچ خەڵکی تیانەما بوو، ئەو خەڵکەی کە ماش بوو شوێنانتان خوارەوە لە ماڵان، ماڵەکان هەمووی دەرگایان کرابەوە، هەر خۆتان چوونە مەسەلەن ئەچیتە هەر ماڵێک مەسەلەن تاکوتەرا خەڵک تەبینی ئەوەی لە شاخ گەڕابەوە بڵێن مەغریبەوە ئەگەڕێتەوە و بۆ ماڵ و مناڵەکەی شتێکی دیکە لەگەڵ دەستخۆیە ئەبات و خۆراچێک شتێکوە بەیانی کە دەرچوونە بە ساڵتی دەرچوونە، یا مەسەلەن پێشتر چەند ڕۆژێک پێشتر زەخیرەیان خستووە بەڵام پێویستیان بە هەندێشتا هاتوتەوە بۆ ئاوای ئەو تاکوتەرایە مابوو. ئە دەرگاکان هەمووی لەسەر پشت بوو. لە ماڵێکا لە نزیک مزگەوتەکە لە هەیوانی ماڵێکە سەبەتەیە نانی تیری دانرابووی مش لەگەڵ هاوڕێ ئارامە چوین بۆ سەر نانە تیریەکە هەنێنان هەڵگرین بیخۆین، بینیمان مەنجەڵی ماس لە ژوورەوە بوو، مەنجەڵ ماسەکەشمان هەنێک نان و ماستمان خوارد. ئیتر دوایی دەرچوین لە ئاوایی دەرچوین بەرەو سۆراغی کە سوکارمان کە چبوونە شاخی دەرباز و چیای خاڵخاڵان بڵێن. بەو شەوە تاریکە زۆر بە ئاسانی یەکترمان دۆزیەوە لە چیای خاڵخاڵان، چکە ئیتیجاهی
کە لە گرت خەبەرەوە بەڕێکەوتن ئەمانزانی ئەو دۆڵەر ڕۆچۆ ئەڕوای مەش بۆ ئاراستەی ڕۆشتین و بە ئاسانی توانیمان یەکتر بدۆزینەوە. من پەیمانی خوشکە بۆ کاتە مناڵ بوو لەگەڵ ئیسماعیل برام، کاکم محەممەد، دایکم، باوکم، ئەمانە دوو خوشتی دیکەم پێشتر بەسەردان چ بوونەوە بۆ ماڵی خاڵم بۆ شار بۆ کەرکووک. ئیتر من قۆدرە دایک شەوکەت لەوێ بوو، ڕەمزی برای، خێزانی هاوڕێ ئارام ڕێواز خاتوون، بە دکتۆر جەماڵ تەبیب بوو، ئەو خۆی و زەینەب خاتوونی خێزانی و کوڕێکی بچکۆلەی دووسێ مانجی ناوی دیلان بوو، ئەویشیان لەگەڵ ویستاکانە بە خۆشحاڵیەوە دیلان دکتۆری ددانە لە چەمچەماڵە. دکتۆر جەماڵ خۆشی مدیری مستەشفای چەمچەماڵە، پێم وایە بەشی تەواریێتر هەریشێک لە بەشەکانە زۆر بە تەواوی نازانم، بەڵام ئەزانم مدیری ئەوێ بەڕێوبەری ئەوێ. هەموو یەکترمان گرتەوە تر پێکەوە بووینەوە. ئەمانی باسییانەکە هیچ شان خەڵکی ئەو منتیقیانین، نان هەموو کەرکوچین، هەموو کەرکوچین بۆی پێشمەرگایەتی ئەو دکتۆر جەماڵ ناوی هات بۆ سەرباز بوو، بەڵام سەربازی نەکرد و هات لە گوندی خەبەر دانیشت و یارمەتی خەڵکیێدا و دکتۆر بوو، عیلاجی خەڵکیە کرد و ئەوانە. وەڵحاصل هەموو خەڵکی گوندەکان لە چای خاڵخاڵان کۆبوونەوە، مەسەلەن خەڵکی قەمیشە و قەسرۆک و تر گەڵناغاج و سەرچنار و تر هەموو ئەو گوندانەی گۆبتەپە و هەموو ئەو گوکانی هەنجیر و ئەسکەندەر بەجی و نازە، هەموو ئەو گوندانە ئەوەی کە مابوو بەر کیمیاوی نەکەوت بوو، ئەوەی کە نەچوو بووەوە بۆ شار، هەمووی هات لە شاخی خاڵخاڵان. بەس ئەمە زۆر بۆمی تو باسێکی ناتوانین بڵێن ئیحساییەکی دەقیق، بەڵام لایەنی کەم 2000 کەسی لێ بوو، لایەنی کەم. سەرن عایلەی کورد، خێزانی کورد هیچی کەمتر لە 6 سەرخێزان نەبوو، جاتو ئەم هەموو خەڵکە حیساب بکە. یەکێک لە یاساکان کە کەس نەیچەسپاند بوو یا کەس جاڕی بۆ نەدابوو، خەڵک خۆی جێبەجێ کرد، بە ڕۆژەوە یەک کەست نابینی دەرکەوێ. ئەگەر بە کۆپتەر ڕاهات بەسەرمانە ئەگەڕا، یەک ئاوەدانی لەو چای خاڵخاڵانە نەئەبیندرا، بەڵام هەر کە مەغریبی لێهات هەر هەمووی دەرەچوە دەرەوە لە کوونەکانە، لە پەناوپەسێ و کون و ئەوانەیە خۆیانە شاردەوە هەمومان وابووین. ئیتر ئەکەوت ناهین، مەسەلەن نان کردن و نان ساجی کردن و خواردن دروستکردن و ئەوە شەوان ئاوەدانم شەوان هەر زۆر زۆر ئاوەدان، ناشزانین چیمان بەسەردێ. هەموو ڕۆژێک مەسەلەن جاش و جێش و ئەوە هێرشەکە بۆ ئەو دەیانەی کە جێماون هێشتا جەژ نەگەیشتۆ پێیان، جاش نەگەیشتۆ پێیان. دوو نمونەتە دەمێ، یەکیان ئەوە هیچ قەسرۆک نزیکترین گوند بوو لێمانەوە، ئەو جێشێکی یەکجار زۆری لێبوو، دارەختیار تاوەکو ئێستاکانە کە کەوتە یەکەمین دەی بناری خاڵخاڵان، کەس بۆی نەهاتبوو لە جاش و جێش و ئەوانە. ڕۆژێک بە ئیتیجاهی تەقە و دەنگ و هەرا و ئەوەکەیان تێگەیشتی نەمە هێزێکە و بەرەو دارەختیار سەرەکەون، ئێمەش لە هەڵە تووشی و دۆڵەخانیان. ئەمە چەند دوورن لێکەوە؟ چەند دوورین لێکەوە؟ ڕەنگە 10 کیلۆمەترێک، کەمتر زیاتر، بەڵام هەمووی هەڵەت و دۆڵ و شی و ئەوانەیە. ئیتر بینیشمان مەسەلەن دوو کەڵ هەڵسا تەقەیەکی زۆر کراوە، خۆی هیچ نەبوو، یعنی هیچ پێشمەرگەیشی لێ نەبووە، تا تەقەیان خۆیان تەقەیانە کرد، جێش و جاشەکە خۆیان تەقەیانە کرد، ئەچوونە هەر شوێنێک هەروا بوو. دوو کەڵشمان بینی ئەوانە بەرز بۆ. ئیتر 3-4 پێشمەرگە ئەوەی بێتە خەیاڵم ئەوە هیچ حاکم شەوکەت، پێم وایە تەکیت هاوڕێ شەماڵ، پێم وایە هاوڕێ ئارام لەگەڵ منە ڕۆیشتین بزانین چی قەوماوە، نزیک بینەوە لە گوندی داخێر بۆی بزانین چی قەوماوە. بەڕێوە بووین، خەڵک ئاهاتە سەر ڕێکەمان، تەمەنەمەی بۆت باسەکەم لای عەسرە، لای عەسرە، چکە بە ڕۆژ وەکوتم یاسایەکە و کەس دەرناچێتە دەرەوە، لای عەسرە خەڵکە هاتە سەر ڕێیەکەمان، لەو پەناو پەسێوانەی خۆیان تیا شاردبووە، کاکە دەنگ و باسی هەیە، وەڵڵای ئەمان و ئێمەش هیچ نازانینەوە، ڕۆین بزانین تاقی بکەین بزانین چی بووە. یەک دوو ئاسۆگەمان مابوو بگەینە گوندی دارەختیار، کابرایەک ئێستش لە پێشچاومە، پیاوێکی خڕکەڵەی ئەسمەر بوو، دەستێ جلی کوردی ڕەشی لەبەرا بوو، مراتخانەکەی بەسەر پشتێنەکە بەسەر شەرواڵەکەیە بوو.
سێ چوار پێنج مناڵی سەرکەوت بنکە بچووک و هەراش و ئەوە بوون لەگەڵ دایشیان بە کزۆڵەی لەو لاوە دانیشت بوون وتی کاکە ئەچن بۆ چۆوتمان وڵی نزیکە بینەوە لە دارەختیار ئەو خەڵکی گوندی دارەختیار بوو بزانین چی بووە وتی نازانن ڕوخێنراوە یا سوێنراوە من نەوەڵی ئێمەش وا ئەڕێم بزانین یاڕەبی سووتاندی بێت یان نەیان ڕوخاند بێت مش قسەکەیم لا سیر بووتم جا فەرقی چییە سووتاندی بێتیان یا ڕوخاندی بێتیان ئەوە ناو هەردوو لەپی پێم پیشانداوتی هەمووی مانجێکە من خانۆکەم دروست کردوەوە ناو لەپی هەمووی شەق بوو هی قورکاری و خشت بڕین و چی ئەوە ئەگەر سوتابێ بەس سەقفەکەیەتی قەمیش و دارووانێ ئەتوانێت چاچکات بەڵام ئەگەر ڕووخابێ ئەترەوە ڕەنجی ئەو پیاوە زەحمەت کێشە بە بەلاش بەخۆ ڕای ڕۆشتووە کاغاسیانی کە ڕۆشتینە سەر قسەشەکەی خەڵک تەوەقعیوا بوو کە ئەم دێهاتانە حکوومەت ئەو پەڕی ئەگەر بیشی ڕوخێنەیە دوایی بەجێ هەڵێ و خەڵک دیسانێنەوە سەر هیوامان مابوو یعنی لە تەوەقعی کەسان نەبوو بە یەک جار ئەم دێهاتانە کە هەزاران ساڵە ئاوەدان و هەن تەواو ئاوەدانی لێ نەمێنێ و قەدەقە بکرێ و کەس نەتوانێت یانیاوەکانیان کوێر بکرێنەوە گەیشتینە سەر ئەو ئاسۆگەی کە چێتە سەر دارەختیار هەموو ئەو خان و ماڵانەی کە شۆفەڵ گەیشت بوو پێی ڕوخێنرا بوو بە خانووی ئەو پیاوە داماوە زەحمەت کێشەشەوە بە پێی وەسفی خانۆکەی بۆمان کرد کەوتو بۆ ئەو شوێنانەوە کە ڕوخێنرابەوەی کە شۆفەڵش نەگەیشت بوو پێی چەند ماڵێکی کەم بۆ ئەوانیان سووتاند بوو جا لێرە شتێکی این ڕوویدا سیرەکەی لەناو هەموو ناخۆشیەکانە هەندێک شت هەیە بێتە مای زەردەخەنەیەک هیچ نەبێت کاقابیل هەبوو کاقابیل ڕوحی شاد بێ ئەوش ئەنفال کرا لە کەرکووک لە ڕەحیماوە جیران بووین ئەو خۆی خەڵک بە ئەسڵ خەڵکی ئەو گوندە بوو لەو گوندەش فیراری عسکەری بوو پەلی مناڵێکی خۆی بەدەستەوە بوو لەگەڵ پیاوێکی دیکەیە هات بۆ کە ئێمەی بینی هات بۆ لامان نازانم لە چۆ ئێمەی بینی بوو کە گەیشتنە لای ئێمە گەیشتنە تەکمان مناڵەکە زۆر بچووک بوو هێشتا زمانی پاک نەبووبەوە کە سەیری ئاوایی کرد تەبعەن ئەو بە ئاواییەکی ئاوەدان و جوان جێی هێشت بوو کە ئاوایەکەی لێوە دەرکەوت ئاواوتی ئەوە ثێوای لێ کردووە خەیاڵی مناڵانەی ئەووا بوو مەسەلا یاریان کردووە یەکێکی داوەیەکی ئەوە تراوە سەیری مناڵەکەمان کردان لەو کاتە زۆر ناخۆشانەشە هەندێشت هەیە زەردەخەنەیەک دێنێ لەبەرەوەی مناڵە پاکە لە بەراەتی خۆیەوە لە جوانی و پاچی خۆیەوە وەڵحاصل دوای هاتینەوە گەڕاینەوە بەڵام ئەو پیاوەمان نەبینیەوە هەتا پێ بڵێن خانۆکە سوتاوە یا ڕووخاوە بەداخەوە تر ئاوا بوو ئەمە نمونەی یەکەم نمونەی دووەم شەوی پێشووتر ئەحمەد جەمیل ئەو پیاوە خانەدانە گۆپتەپەی یەکەی کە باسم کرد هەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگایەتی کردبێ یا لە زادی قیلای دەبێ لە ماڵ ئەحمەد جەمیل نانی خواردووە پیاوێکی زۆر خانەدان بوو لە گۆپتەپە کوڕە گەورەکەشی ئامانجی نابوو پێشمەرگە بووی چێ لە پێشمەرگە زۆر باش و ڕوحسووک و قسە خۆشەکان بوو ئەحمەد جەمیل ئێوارە هات بۆ لامان دوای ئەو ئامانجی کوڕی هات ئەحمەد جەمیل ئەو پیاوە خانەدانەی کە ماڵەکەی قەت بەبێ میوان نابوو بە دوای ئارداگەڕا زۆر جێگای داغ بوو تر دامانە لەگەڵ باوکوما دانیشت و کەوتنە قسەی خۆیان و نەچیان هاوتەمەن بوون ئێمەش خواردنەکەمان چێشتێکی شۆربای ساوە برنجمان کردبوو لەسەر ئاگر بووە تا کوڵە نانمان بۆ ئەوان دانا و نانیان خواردەوە ئەتر ئامانجیش گەیشت و ئامانج دەچوویت و بۆ تۆش وەرە لەگەڵ ئێمەیە بۆ ئێمە کۆمەڵێ پێشمەرگەی ئەمی پێڵێن دابڕا و متەفەڕیقەیەکمان کرد بۆ هەمووشی کەسی زۆر خۆشەویستی یەکتر بووین هاوڕێی یەکتر بووین بۆ نمونە هاوڕێشەما پێشمەرگەی کردیەکی ساڵەی بوو پێشمەرگەی کردی سەی چەمچەماڵ بوو تو سەری کەس پردێ لە چۆ و چەمچەماڵ لە چۆ بەڵام هاوڕێتی هەمومانی یەک خستە بوو هاوڕێ ئارام هەروەها ترەوانی دیکە هەروەها ئیتر داوامان لە ئامانج کرد بێتە لامان وتی تازە شەو درەنگەوە ئەوانە فریان ناکەوین هەتا ئەگەڕێنەوە بۆ لایەن کەس و کارمان لە سەروی گوندی چوخلی جەو ئەوانەوە شوێنەکەی پێڵێن بابە ڕووشە دۆڵێکە لەوێیا بن لەوێیا بوون ئیتر ئەوەندەی دەست هەڵگرێ خواردنمان بۆ ئەحمەد جەمیل و ئامانجی کوڕشی پێچایەوە بۆمان حازر کردن و گەڕانەوە بۆ لای قەرار وسبێنێ ئامان سبەی شەو مەغریب بەڕێ بکەون بێن بۆ لای ئێمە
بۆ بەیانی لای چێشتەنگا و جۆمان لە تەقە و دەنجی ئاربیجی و بیکەیسی و تەقە و درشت و ورد بوو لەو قۆڵەوە. ئیتر زانیمان شتێکی وەک چۆن لایدار اختیار ڕوویدا لەوێژ ڕوویداوە، بەڵام بە ڕۆژەوە باسم کرد یاسایە و کەس نابێت دەست. ئێمە یەک جار دەرچوین خەڵکەکە لێمان ناڕازی بوو، ئەو جارێک کە هاتن سەیری گرت خەبەرمان کردو لەگەڵ سات و قەڵاکە بەرامبەر یەکترین، بە دوربینێکی خراپمان پێ بوو، دوربینەکەی هاوڕێ شەماڵ بوو، سەیری گوندەکەمان نەکرد کە چۆن شۆفەڵی ڕوخێنێ، پارچەیەک لە جەرگمان لەگەڵ یا ئەڕوخا. ئەنی ئێمە 2 ساڵێک بوو ماڵمان لەوێ بوو، بە تایبەتی مەسەلەی ئێمەش پێشمەرگە بووین زۆر کەمترە کەوتینەوە ماڵ، ئەوەندە گوندەکەمان خۆشەویست بێ خەڵکی گوندەکە چۆن سەیری ئەو گوندەیان کرد بێ کە باوکو باپیریان تایە لەدایک بۆ وا ئێستا ئەفڕوخێندرێ و بە شۆفەڵ تەخت دەکرێت. کە گەڕاینەوە خەڵکی ناوچەکە حەقیان بوو، ئەوانەی کە بینی و بمانیانتیان نابوو واتان بکردایە لەبەرەوەی ڕەنگە بۆی ئێوە کەشف بین مەسەلەن کۆپتەر بێتە جێیش و جمکاترەوە حاصل ئێمە ژوتمان ڕاست دەکەن، ڕخنەمان لە خۆمان گرت و نەمانتوانی ئەو ڕۆژەوە تکرارکەینەوە. بۆ شەوی کە بەسەرا هات ویستمان شوێنەکەمان بکوازینەوە، خۆ ئەم دۆڵە ئەو دۆڵی دیکە هیچ فەرقێکی نەبوو لە ڕووی ئەمنیەوە هەمووی یەکوا بوو، بەڵام تەبیعەتی ئینسان وایە کە لە شوێنێک چەند ڕۆژێکە مێنێتەوە حەزی بە شوێن گۆڕشێ هەیە. ویستمان لەم دۆڵە بچین بۆ ئەو دۆڵەی دیکە بەڕێەوە بووین، خۆمان کۆ کردبەوە بەڕێەوە بووین، کابرایەک لە پشتمانەوە ئەهات بە پەلە ئەهات، ینی پێش ئەوەی بگا بە من لە پشتەوە کە دێت لە دواوە دێت جۆم لە هەناسە بڕچی بوو، بە خێرایی هات ڕیزەکەی ئێمەی تێ ئەپەڕاند، گەیشتە ئاسمان تر پرسیارمان لێ کاکەمان دوو نەبی لە شۆوە دێ بۆ شۆسیتی وەڵا لای بابەڕوشۆ ئەو ناوە بوومە و لای ئەو گوندانی ئەو ناوە بوومە. ئێوتمان دەی ئەمڕۆ جۆمان لە تەقە بچی بوو لەو ناوەتی وەڵا کاکە جێش و جاش و ئەوانە هاتن هەچی لەو ناوە هەبوو ژیرە. ئەمە ئەو شوێنن کە ئامانج و هەموو ئەو خەڵکانی دیکەی لێ ئەتر زۆر متەئاسیر بووین، تمانی شەڵاوان سەلامەتە بن. هەواڵمان لێ پرسیین ئەی ئەو خەڵکەچی بەسەراتی وەڵاهی مەگەر کەسێکی وەک من بە سوتفە دەرچوو بێ ئەگەر نا هەر هەمووی ژیرە. بەداخەوە هەر ئەو ڕۆژە هەموو ماڵی ئامان ژیران کە ئەبوو بگەنە لای ئێمە، هەموویان ژیران و ئەنفالکران و قەرار بوو بۆ سبێنێ ئەبوو بگەنە لای ئێمە. بەداخەوە ئەوان هەموو ژیران و ئەنفالکران و بە شاڵاوی ئەنفال کەوتن. ئێستا هەر گۆڤارێکەیە گۆڤاری بابەڕوشەی ناوە، باسی ئەو چیرۆکان ناژێڕێتەوە. ئیتر چەند ڕۆژێک لەوێ ماینەوە تەقریبەن ئەتوانم بڵێم 10 ڕۆژێک کەمتر زیاتر کۆپتەر هەموو ڕۆژە بەسەرمان ناگەڕا، هەموو ئاواییەکان داگیر کرابوو، سەر لووتکەی خاڵخاڵان کرابوو بە ڕەبی سەربازی، سەرتەقەی لە خاڵخاڵان ڕەبیە بوو، سەر شاخکە ڕەبیان لەیدان ئێوە لە خوار ئەوانەوە بوون؟ بەڵێ ئێمە لە خوارەوانەوە بوو. ئەخە چای خاڵخاڵان چایەکی گەورە و فراوانە، ینی ئەوەندە بچووک نییە، دۆڵوشی و ئەوانە یەکجار زۆرە. من لە بەوردی باسم کردووە لە گوڵەکانی ژێر بەفرە. بیرمان لەوە کردەوە ئەم وەزعە هەتاکەی ئەوها ئەبێ، ینی تاکو ئێستاکانە نە تۆپێک بە خاڵخاڵان وەژراوە نە تەقەیەکی لێکراوە، هەموو خەڵکی ئاواییەکانش گشتی لێرە کۆبووتەوە، ینی وەک عەرزم کردی تعدادێکی دەقیق نییە، بەڵام ڕەنگە زیاتر لە 2000 کەسی لێ کۆبوو بێتەوە بە هەمووشی و دۆڵەکانیەوە. بەڵامیتە هەر چواردەوریشی تەنراوە، چواردەورمان ڕێک ئابلو قەدراوە هەموو گوندەکان سەر چای خاڵخاڵان، ئیتر هیچ مەجالێک نییە. بەرنامەی جێشی عێراق وا بوو، هەموو ئەو خەڵکەی کە لە دەستی دەرباز بوو لە چای خاڵخاڵان کۆی کردوتەوە کۆبووتەوە، هەمووی گەمارۆ بدا و بە یەکجار هەر هەمووی بگرێ، سەر چیا گیراوە، هەموو گوندەکان گیراوە دەور و پشت و ئەوانەی تەنیا دۆڵ و شیوەکانی خاڵخاڵان ماوە. بیرمان لەوە کردەوە کەسێک لە خەڵکی ئاوایی قەسرۆک بەتایبەت چکە قەسرۆک زۆر لەمانە نزیک بوو، ماسکەر و جێشێکشی زۆر شیتیا بوو، کەسێک بنێرین پیاوێکی بەتەمەن و ئەوانە بەشکو لە جاشەکان مەسەرەن بەوەی ناسیاری بەوەی هەر شتێکەوە بە هەواڵێ پرسی ئەمانە هەتاکی لێرە ئەبن چۆنە وەزع چییە، دەنگ و باسی لای ئەوان نازانین. ئێمە هەتاکی ینی ئەو خەڵکە تاکی چاوەڕێ بکە مەسیریان چییە بێکەی هێرشەکەن هێرش ناکەن بەرنامەیان چی. لەگەڵ کاک شەماڵ و حاکم شەوکەتە لێش بووینەوە
بەرەو نزیکی ئاوایی قەسرۆکە بە ناو قەمیش و دۆڵ و ئەوانەیە. پێشەوەی ئێمە بگەینە نزیکی ئاوایی قەسرۆک یعنی بگەینە نزیکی ماڵەکان هەنێ زەلاممان بینی پیاوانی ئەوانی کە لە هەردوو دۆڵەکانە خۆیان شاردبەوە. مام ئەنوەر یەکیشیان پیاوێکی ناسراوی گوندی قەسرۆک و پیاوێکی دیار بوو، پێم وایە لەو ساڵانی پێشوو وەفاتی کردووە، ڕۆحی شاد بێ هەزار ڕەحمەتی لێبێ. ئەو لەگەڵ چەند پیاوێکی دیکەیە وەستا بوون قسەیانە کرد. ئێمەش ڕۆشتین بۆ لایەن سەلامان لێیان کرد و دەنگ و باسیە وتیان ئەوان ئیشەکەیان پێش ئێمە کرد وتیان ئێمە چەند کەسێک مامەنۆر و یەک دوو کەسی دیکە وتی لە ئاوای نزیک بووینەتەوە ویستمانە ئیشێک لەمانە ببینین بزانین شتێک بپرسین. هەندێک جاش ئێمەیان بینیوە سەرەتا چیەوە ئەوانەمان کردووە پێمانیان وتووە لە شوێن خۆتان دانیشن ئێمە دێین بۆ لاتان. دانیشتوین خۆمان مات کردووە نزیک بوونەتەوە پێمانیان وتووە خەڵکی چۆن وزمانە خەڵکی ئەم گوندین قەسرۆک. جاشەکان پێمانیان وتووە زۆر باشەکە هاتن ئێمەمانویست هەواڵێکتان بۆ بنێرین بەڵام کەسمان دەست نەکەوتووە هەواڵتان بۆ بنێرین. ئەم شەو هەتا بەیانی کەس لەو شاخە نەمینێ. بەیانی لە سەعات 3 و 4 بەیانیەوە جێشێکی یەکجار زۆر هاتووە مغاویرن هێرشەکەن بۆ ئاوایە بۆ ئەو شاخ و کێوانە ئێستا لە ئاوایین. ئێمەی جاش دەسەڵاتی ئەوەمان نییە بەرخێک گلدەینەوە مناڵێک گلدەینەوە دەسەڵاتی هیچ شتێکمان نییە. ئەگەر براشمان لە ناو ئێوە یابێ ناتوانین لە جێشەکەی بزەنینەوە. ئەم شەو خۆتان دەربازکەن چی ئەکەن بیکەن بۆ شۆڕۆن بڕۆن. بەیانی لەگەڵ مەلابانگدان و پێش مەلابانگدان جێش ئەگاتە سەردان. ئەمە هەواڵێک بوو هەمومانی تەزان هەواڵیش چاوەڕوان کراویش بوو لە هەمان کات. سەلەن تو ئەو هەموو عالەمە ئەو هەموو خەڵکە ئەو هەموو عەشاماتە کۆبۆتەوە لەوێت ئەڵێم نزیکی 2000 کەس و ڕەنگە زیاترش ژن و مناڵ و ئیتر بەختیار و هەموو شتێک چی بکات بۆ چۆ بڕوا ینی هەموو گەمارۆ دراوە. چواردەوری هەموو دیاکان جێشی لێە سەر خاڵخاڵان جێشی لێە جاشی لێ ئیتر هەموو ئاوا نەمان نەزانی چۆن ئەم هەواڵە بگەێنی. بەڵام خۆتە زانی هەواڵ لەو کاتانەیە وەک چۆن ئاگرێک بە پوشەوە بنێ چۆن مەوابێ ئاوا گەیشتە هەمووی. ئەگەڕینەوە بە ماتی بیرمان لە وەسع کردەوە بیرمان لە خۆمان لە ماڵ و مناڵ لە خەڵکی کوردستان لەو خەڵکە قوڕ بەسەری کە ئەم شەو ژیانیان ماوە. کابرایە کاتە سەر ڕێیەکەمان لە ناو بنێ قەمیشا خۆی و مناڵەکانی خوان شاد بۆ ژنێکی بە سزمانشی لەگەڵا بۆ خێزانی بوو یاویی ڕقەڵا ئێستاش لە پێش چاومە. کاکە هاتە سەر ڕێکەمان کاکە ماندوو نەبن دەنگ و باس چییە؟ من و حاکم شەوکە تااقەتمان نەبوو جوابی دینە بە ماتی هەر بەڕێەوەین. ئاوڕێ شەماڵ وتی ئەم شەو خۆتان عیلاسکەن بۆ چۆ ئەڕۆن بڕۆن بەیانی پێش خۆرکەوتن جێش و جاش هێرشەکەن بۆ ئێرە یان ئەتانگرین یان ئەتان کوژن. ئاوڕێکم دایەوە بۆ کابرا زۆر بە ماتی چۆ بۆ لای قامی شەڵانەکە و لای ژن و مناڵەکە. نەمن نە شەوکەت کەسمان بە شەماڵمان نەوت بۆ شکلە ترسناکە هەواڵەکەت پێیدا. بەڵام ئیتر هەواڵە بڵاو بۆ ئیتر هەتا ئێمە گەیشتینەوە لای باوکو دایک و کەسوکاری خۆمان لە پەناگاکە خۆمان تێماددا بوو لەو دۆڵە هەواڵ بە هەموو شوێنێکا بڵاو بوو بۆەوە ئیتر یاسا شکا ئەو یاسایی کە پێشتر کەس دەرناچوە دەرەوە. هەموو خەڵک کەوتە ئەو ناوە مەڕوو بزن و خەڵکی دایە پێش و خەڵک وازی لێی هاورد بوو. ئەمەی تر ئاژەڵ و شتیشانێ نابوو. بەڵێ گاڕانی لێبوو گایلی لێبوو لە پەنایەکە مۆڵیاندا مەڕوو بزن و هەموو شتێکیان لەگەڵ خۆیان ناوت. ئەو شتانە سەروەتی خەڵکەکە بوو. کاکسەلام ئەو ڕۆژە فعلەن ڕۆژی عاشر بوو. ینی کەس ئاوڕی لە کەس نادایەوە کەس جۆی لە کەس ناگرت کەس نەیەزانی چی ئەکاو بۆ چۆ ئەچێ هەموو خەڵک دەرچووە دەرەوە لە پەناگان نما خۆ حەشاردان نما یاسا شکێنرا پیاوێک دەستی مناڵەکەی بەدەستەوە بوونێ توانی بەڕێیا بڕوا هاوارێ کردە سەری ژنی بە زمان نێتوانی بڕوای تر حەشر بوو حەشر نەتەزانی ینی
خەفەت دەخۆت بخۆی بیت لە مەسیری عالەمە بکەیتە هەمووی 12 ساڵ تەمەنی ماوە 12 سعات تەمەنی ماوە تەواو گەشتینەوە لای ماڵمان تراواڵە نەمان نەزانانی بە چ زمانێک بتوانین ئەم هەواڵەیان پێ بڵین ئیتر هەوڵماندا تۆزێ بە ئارامی هەواڵەکە بگەێنین دایکم تۆزە گوێی گران بۆ زار ڕەحمەتی لێبێ هادووتی کوڕم چییە من بە ئارامی هەواڵەکەم پێیوت دانیشت خوا تەیرەن ئەبابیلیان بۆ بنێری ئەمان ویست بیرێک بکەینەوە چی بکەین ئەو هەموو خەڵکە بە ئێمە دەرباز ناکرێ لەو کاتەیە ئینسان پێویستە تۆزێ ڕاستگۆ بێ لەگەڵ خۆیان لەگەڵ ئەو زروفەی کە تێی کەوتووە بیرمان لەوە کردەوە چۆن ماڵوم ناڵی خۆمان دەرباسکەین ڕاوێژمانە کرد باوەڕەکانم گوت یەک ڕێگا هەیە بۆ دەرباز بوون ئەویش مەسیرەکەی دیار نییە نازانین چیمان بەسەر دێ ئاوڕێشەماڵ وتی چییە ئەو ڕێگایە وتم دەرچوون لەم ئابلوقەیە ئەبێ لە شوێنێکەوە ئێمە بچینە ئەو دی و ئابلوقە و گەماڕۆی دوژمنەوە ئەمەش دیار نییە ینی لە شۆ ئەڕۆی چۆنەکەی چیەکەی ئیتر هاوڕێ ئارام حاکم شەوکە دەوانە ڕێیەکەیان پێ باش بوو بەڵامی تر بیرمان لەوە کردەوە لە چۆ بڕۆین چۆ بشکێنین و دەرچین تایە وەڵحاسڵ وا ڕێکەوتین کوڕێکمان لەگەڵ بۆ حوسێن هەیبەی نابوو پێم وایە لە ژیان نماوە ئەزار ڕەحمەتی لێ بێ ئەگەر نماوە وا ڕێکەوتین حاکم شەوکەت لەگەڵ ئەو برادری ئێستا ناوم هاورد کاک جومعە هەیبەی حوسێن هەیبەی عەفو جومعەیەکی شتر بوو حوسێن هەیبەی تواگەرە و ناوانم بیرم خەرەوە حوسێن هەیبەی ئەو دوانە بچن بۆ شوێنێک پێڵێن حوشترمل لە لووتکەی خاڵخاڵانەوە شۆڕە بێتەوە بۆ قوتەیشتر هەیە پێڵێن ئەسحابە درێژ اینجا ڕێگەی بڵین خاڵخاڵان بە دیوی مۆرد بە دیوی تورکمان باغ و ئۆمەرمەندان و ئەوە ڕێگا ڕئیسەکەی بوو لەوێەوە سەیرێکی ئەو دی و بکەن بزانن بە چاوی ڕۆشن بزانن ڕەبێ لە کوێیە جێژ لە کوێیە جارت لە کوێ ئەوانە کاری ئێمەش ئەوە بوو خۆراکی ئەم خەڵکە کۆ بکەینەوە ئامادەیان بکەین و وردە وردە پێش مەغریب بگەینە لایە بگەینە لای حوسێن هەیبەی و حاکم شەوکەت مەسافەکە دوور بوو باوکم و دایکم لەبەرەوەی تەمەنیان هەبوو پێیانم وتم باوە ئێوە لەگەڵ دایکمە وردە وردە بڕۆن دایکم خۆی چکە خەڵکی ئەو ناوچێ بوو شوێنەکانی ئەزانی وتم بۆ یەواش یەواش بڕۆن لای حوسێن هەیبەی و لای کاک شەوکەت دانیشنە تاکو ئێمە لە هەر شوێنێکش ماندوو بوون دابنیشن نێماگەین پێتان کاری ئێمە بووتر ئەبوو ئێمە تقریبەن بە هەموو ئەو خێزانانێک کە یەک کەوت بووین 21 کەس 22 کەس بووین ئیتر مەسەلەن بڵین خێزانی حوسێن هەیبەی 4-5 مناڵی پێ بوو لەگەڵ مناڵێکی بەرمەمکان شیرە خۆرە زێنەب خاتون مناڵێکی شیرە خۆرە مناڵی بەرمەمکان و چۆن ئەتانتوانی لە تۆ بێ بە شوێنەکە بڕۆی دەنگی پێشتان نێت وایە ئەمەیە ئەتر ئەبێ لەگەڵ ئەمەیان مامەڵە بکەی ئەی سەختی یعنی چی ئەی ناخۆشی یعنی چی وەڵحاسڵ لەو دۆڵ و شیوانە ئەتوانی بەشی 10 ساڵیش خۆراک کۆکیتەوە هەموو خەڵک مەسەلەن خۆراکانیان هاوردبوو لەو پەناپەسێوانە شاردوو بیانەوە فەردە برنج و ئارد و ڕۆن و شەکر و چاو لە پێخەف و لە ئەوانە هەرهی منجڵ و ئەوانە هەموو شتێک هەبوو هەموو خەڵکش جێی هێشت هەموو گوروژانە یەکتریە ئەمانەمان کۆ کردەوە خۆمان بۆ گواستنەوە ئێوانە دوو-سێ گوێ درێژمان لابوو دوانی دیکەی بەرەڵای ناو شی و دۆڵەکانشمان کۆ کردەوە دوانمان تەرخان کرد بۆ پیاوە بە خەڵکە بەتەمەنەکان مەسەلەن دایکم بەتەمەن بوو باوکم بەتەمەن بوو من قودرەت هەرسێکیان خوا عافویان کە هیچیان نەماون ئەوانە بەتەمەن بوون بۆ ئەوان تەرخانمان کرد وانە دیکەش خواردنمان لێنان ساور و قاپ و قاچاغ و ڕۆن و تر هەموو ئەو شتانە هەتا قازمە و خاکەناسشمان بیر نەچوو کەوتی نەڕێ پێش ینی دنیا تاریک بوو
ناتوانم هەروکو کتێبەکە بیژێڕم هەندێک لادان وشتی تیا بوو گەڕان بە دوای ئەو باوکم وچی ئەوە حاصل گەیشتینەوە پێیان من تۆزە تاخیر بوون بەرەوە چکە هەر ڕۆشتین و هەر باوکم نبینی پێم وا بوو کە لایەن داوەتە کووردە شوێنێکە بوو کوردیان پێوت زەرعات و مەرعاتوانە بۆ دایکم شارەزا بووتم نەک بۆ کەس و کاری و ئامۆزا و کەسەکانی هەواڵ پرسیەکی کرد بێت ڕایدا بێتەوێ تر ڕۆشتم و حاصل نەبوو لەگە سابیر عوبێدا ڕۆشتین دوای فریا کەوتین پێیان گەیشتینەوە تر ئەوانش زۆر چاوەڕێیان کرد و باوکم دیار بوو هەم خەفەتی لە من خوارد بوو کە دابڕاوم بە دوای ئەوان ناگەڕاوم پاستش بوو کە گەڕامە وتیەوە بۆ چۆ چیتە بە دوای منە هەی گەوجە جا گەوجەکەی پێم خۆش بوو لە بەرەوەی بە مناڵیش لاسارێکم بکردا هەر پێمەوت گەوجە ئەتر من پێکەنیمەوە و پێشەوەی بگەین پێیان 4 برا هەبوون سەلمان و بورهان و ڕەشاد و ئای ناوی چوارەمیان نازانم ئەگەر بێتەوە بیرم خزمی دکتۆر هۆشنگ بوون مێمەگزار دکتۆر هۆشنگ بوون دکتۆر هۆشنگیشی لە پێشمەرگە زۆر جوان و پیاوە سەلارەکان بوو ستا لە خەڵکی ستا لە هەولێرە ماڵی لە هەولێرە وتی هاتوونە کاک شەوکەت ویستمانە لەگەڵ ئێوە یابین کاک شەوکەت نەیناسیبین و ئەوانە و حەزی نەکردو لەگە وتم حەقێتی زروفەکەش دەزانن چۆنە وەرن با پێکەوە بڕۆین کاک شەوکەتش ناحەق نییەوە وەڵحاصل ئەوانش کەوت نەگەڵمان تقریبان بووین بۆ 25-26 کەسێک کاک حوسێن هەیبەی و حاکم شەوکەت چی بوو چی هەیە وتیان وەڵای ئێمە بە ڕووناش گەیشتونێتە ئێرە هیچ شتێکمان نەدیوە لە مناوە لە بڵێن بە دیوی ڕۆژی خاڵخاڵانە بە دیوی ئەو گوندانە ئەو مەرمەندان و تورکمان باخ و تر دوو شیوان و ئەوانە هیچ ئینێکمان نەبینیەوە ڕەبێوشت بەس لەسەری خاڵخاڵان هەیە و بە دیوی کەرکووکە بڵێن بەڵێ بە دیوی کەرکووک دیسان لەگەڵ ئەوەیە وتمان ئەبێ زۆر بە حەزەرەوە زۆر بە ئاگاداریەوە بڕۆین وا ڕێکەوتین 4-5 کەس حوسێن هەبی پیاویشی زۆر ئازا بوو زۆر شارەزا بوو نازانم خەڵکی هەیبە بوو هەیبە گوندێکە لای قەرەهەنجیر بەڵام پێچوو لێو سنوورە پێشمەرگایەتی کرد بۆیە زۆر شارەزا بوو حوسێن هەبی پیاویشی ئازا و شارەزا بوو حاکم شەوکەت شەماڵ ئارام سابیر عوبێد من ئەمانە ئەبوو پێش قافڵەکەمان پێش کاروانەکەمان بپشکنین ئەمانەی دیکە ڕەمزی ئیسماعیل برام کاکم محەممەد دکتۆر جەماڵ برایەکی حوسێن هەیبەیی ناوی دکتۆر جەماڵ شم هاورد ئەمانەش بۆ ئاگاداری کاروانەکە بن وا ڕێکەوتین ئەگەر تووشی شەڕ و تەقە بووین ئەوان حەقیان نەبێ بەسەر ئێمە ئەکوژرێن یان ناکوژرین سەلامەتی کاروانەکە بپارێزن بیبن بۆ شوێنێکی تر ئەگەر نەشکوژراین خۆمان واجبمانە بیان دۆزینەوە لە نەدیویەکە کاروانەکەمان ڕاگرت و ئێمە پێشکەوتین مەسافەی بە شەوان ڕێکردن تۆزە زەحمەتە و بەو حەزەری و ئاگاداریە زۆرەش تقریبان 150 مەترێک ڕۆیشتین حوسێن هەیبەی لەوێ وەستا ئێمە گەڕاینەوە مەسافەیەکی تر من وەستام و مەسافەیەکی دیکە شەماڵ و تر سابیر عوبێد چوو بە دوای کاروانەکەی هاوردی هەتا گەشتین لای حوسێن لەوێ جارێت کاروانەکە وەستایەوە ئێمە دیسان کەوتینە پێش بەڵام ڕۆشتنێکی چۆن زۆر بە وریایی زۆر بە ئاگاداری زۆر جار بە چیچکانەوەدا ئەنیشتین سەری پێش خۆمانە کرد لەسەر دەم درێژە بووین بۆی زۆرترین ئاسوی بەر خۆمان ببینین ئەم مناڵانە زۆر جار گوێچکەمان بە زەویەوە ئەناگەر تەپەی پێک بۆسەیەکە بێ لە پێشمان زەوی دەنجی پێ ئەگوازێتەوە ئەمانە یاسای پارتیزانی بەم نەوعە مەسەرەن ئەگەر 10 دقە ڕێبوو بێ ئێمە بە سەعاتێک بڕیمانە ئەمە هەمووی بۆ سەلامەتی کاروانەکەمان دوو قۆناغی دیکەی لەو بابەتەمان بڕی لە قۆناغی سێمە کاروانەکەمان دیسان لە ڕاگرت 4 کەس کەوتینە پێش هەروەکو وتم حوسێن هەیبەیی سابیر عوبێد حاکم شەوکەت شەماڵ من گەیشتینە خانوویەکمان لێ دەرکەوت جادەیەکی گڵی خۆڵی لە تورکمانباخەوە ئەڕوا بۆ کارێزە خانوویەکشمان لێ دەرکەوت طبعاً ئێستا کات لە ڕەنگە 1-2 شەو بێ
زۆر مەترسی ئەومان هەبوو ئەو خانووە جێژ یا جاشی تیابێ مۆمی هێزی حکوومەتی تیابێ ئاگاداری و ورد ڕۆیشتنەکەمان دەقات کردەوە بڵاوەمان لێ کرد بە چیچکانەوە بەڕێیا ڕۆیشتین دەستمان لەسەر پەلەپێکی تفەنکانمانە ئیتر بەم نەوعە بە پانی نەک بە درێژی پێشتر بە ڕەتڵێک بە ڕیزێک ڕۆیشتین ئەم جارە بە پانی بۆ بە چوار لاوە بۆ خانۆکە ڕۆشتین تا گەیشتین لە لێواری خانۆکە خۆمان و بەختمان هیچی تیانە لە جادە گڵەکە بوو لە جادە گڵەکە پەڕینەوە مەسافەیەکش ڕۆشتین دیسان هیچ نەبوو حوسێن هەیبەی هاتینەوە سەر جادە گڵەکە لای خانۆکە حوسێن هەیبەی پێم وایشێ لە هاوڕەکانی دیکەشمان نازانم سەبزەبت چیە بوو هاوڕە شەماڵویە هاوڕێ ئارام بوو لەوێمانەوە و ئێمە چوین بە دوای کاروانەکەمانە کە لە جادە گڵەکە پەڕینەوە پێمان وا بوو ئابلوقەی گەمارۆکەی دوژمنمان شکاندووە گەیشتینەتە پشت ئەوانەوە ئەیتر لەوێەوە پێویستی ناکرد پێش کاروانەکەمان بکەوین بەو شکڵەی پێشووتر مەبەستم بەس سێ چوار کەسێک لە پێش کاروانەکەەوە بەدە مەترێکە ڕۆشتم کاروانەکەش ناوەستا بە دوامانە هاتنە تا گەیشتینە چەموو دۆڵێک ناو دۆڵێکات چەمێکی دا ئارودەوەن و قەیسی وتر هەموو دارێکی تیا بوو هەر هەواقی هەستمان پێ کرد مانەوە وت هەندێک گوتیان بمێنینەوە ئەوە وتمان بابە وەڵی ئێرە زۆر پڕمەترسیە یعنی ئێمە نازانین چوار دەورمان چی لێیە بەڵامی تر زۆر ماندوو بوون هەنی تو حیساب کە لە مەغریبەوە پێش مەغریبەوە بەڕێوە نستاکانە گەیشتینەتە سەعات ڕەنگە دوی شەو ئەوانە بێت گەیشتینە چەمەکەمە بەستم دوایەوە لە جادە گڵەکە پەڕینەوە دەنجیمانەوە زۆرتر بوو تر ئێمەش بڕێرماندا بمێنینەوە بەڵام بێ زۆر ئاگادار بین لەم کاتە پڕمەترسیەیە دەنجی یەک بڵاچە شەوق هەر هەمووتیان ئەوە چی تو مەز باوکمە هەزار ڕەحمەتی لێ بێت جگەرە داگیرسێنێ بە شقاتە دکتۆر جەماڵ زۆر پەس بووتی تخوامە حوسێن ساوەخت جگەرە کێشانە دواکشم پیاوێک وین لە مەترسیا زۆر ئازا بوو دیایی بتۆقن وەڵا هاوڕێ ئارام بە پێکەین هاتی وەڵایی مادام حوسێن جگەری داگیرسان جگەرێ داگیرسێنم وەڵای تر من جگەرەم داگیرسان کاکەم محەممەد و یتر وەڵحاصل دکتۆر جەماڵ بەزەوەی بۆ کراوت کاکە بە جگەرەکەی مە حوسێن جگەرە دابیرسێن بۆ خاطر خۆیەوەش خاتە لێمەدەن ئەو شەوە لەوێ ماینەوە تەبعەن تر بەڵام پێش دنیا ڕووناک بوونەوە هێشتا دنیا تاریکە لەگەڵ هاوڕێ شەماڵ و هاوڕێ ئارام و شەوکەت و ئەمانە بڕیارماندا ئستڵاعێکی دەور و پشتی خۆمان بکەین بزانین چی هەیە خۆ ئەم هەموو ژنو مناڵە لەوێ خۆمان مات کردووە نابێ بزانین دەور و پشتمان چیتیایە گەڕاینانی چەمەکە گەورە نەبوو بچووک بوو ئەم چەمە چەند لە شاخەکەەوە دوورە بناری شاخەکە بنارێتی لە شاخەکە دوور ئێوە هەر بۆی هەیە بەڵام ئێمە نازانین بەڵام بەهۆی جادە گڵەکەەوە کە وتم لی پەڕینەوە قەناعەتمان وایە گەمارۆکەمان شکاندووە گەمارۆی دوژمنمان شکاندووە کە کەوتونێتە ئەو دیوی جادە خۆڵینەکەەوە جادە گلینەکەەوە وردە ئێمە ئەگەڕێین لای بەیانیە دوو تەپۆلکە دوو قوتە دوو کەپک کە بەسەر چەمەکەیە ئەڕوانن سێ دەکەین هەردوو قوپەکە جێشی پێوەیە عسکەر و جاش و تفەنگ و بەدیار سەرمانەوە ئەنی ئەمە شتێک بوو ئێمە نەوعێک لە مەترسیمان هەبوو بەڵام بەم حەددە نا شەو پێشمانەوە کە ئەمانوت بانەمێنینەوە بەڵام دەنجی مانەوە زۆرتر بوو ناچار بوون بمێنینەوە تازش تەواو ناتوانین دەرچینە بێ بمێنینەوە بڕیارماندا شەڕی ئەگەر خۆمان ماتەکەین ئەگەر هاتنە سەرمانەوە شەڕیمان و نەمانەکەین بەڵام بە هات نایەتە سەرمان 100% ئێمە هەمومانە کوژراین چونکە چەمەکە زۆر بچووک و داخرا بوو بۆ ئێمە داخرا بوو بۆ ئەوانش کراوە بوون ئەیانتوانی هەرچی هێزیان هەیە لە سەرمان کۆیکەنەوە ئێمەش هەر ئەو 6 فەنگ بەدەسە بووین و شەوت پێشمەرگەی بووین کە بۆم باس کردی ژن و مناڵشمان پێ وەڵحاصل گەڕاینەوە بەڵام بڕیارماندا ئەم کە چەند لە مەترسیین بە ژنەکان نەڵێین بۆی نەترسن لە ڕووی دەرونیەوە تۆزێ ئارامتر بن بەڵام پێمان وتن کەس ئاگر نەکاتەوە کەس
هیچ شتێک نکات و جوول لە جوول نەکەن و ئەو جۆ درۆژ و شتانی پێمان بوو لە شوێنێکی چڕابەستامانەوە بۆی کۆپتەر کە شوێن نەکە و چوار براکەشمان ئاگادار کردەوە ئاگر نەکەنەوە لە شوێنێکا خۆتان مادەن و ئەوانە. کاک سەلام ئەو وەک باسم کرد پێشتر دوو مناڵی شیرە خۆرەمان پێبوو، هی زەینەب خاتون و هی خێزانی حوسێن هەیبەی. کاتێ مناڵەکانە گریان باسی ئەوم نەکرد لە خاڵخاڵانش ئەوە هەبوو ژووری ژێرزەمینی هەبوو. پێشتر لە هەموو گوندێک خەڵک کونێشی دروستە کرد کونە تایاریان پێ و دەچوونە ژێرێ لە کاتی قەسفی تایارەوەیە کۆپتەر و تایارەکە ڕەمیە کرد قەسفێ کرد. جا ماڵ هەبوو ئەو کونەی کە لە ژێر سەکۆکانی حەوشەیان دروستیانە کرد گەورەیانە کرد بۆی هەموو خێزانەکە دروست بێ. هەندێکتر کە بە تااقەت و بە حوسڵەتر بوون لە ئیشکردنە تقریبن بەقەدر ژوورێکی بچووشیانە کرد. اینجا ئەو ژوورە ژێرزەمینیانە هەم لە خاڵخاڵان هەبوو گەڕای وتمان لەم چەمەشە حتمما هەیە گەڕین فعلەن دوو ژووری ژێرزەمینیمان دۆزیەوە لە چەمەکەی ئەمەیتە هەر خەڵک دروستیان کردو بەڵێ بەڵێ بۆ پاراستنی خۆیان بەجیانێشت بەڵێ بەڵێ هەری خاوەنی چەم و ڕەزەکە دروستی بۆی کاتێکە لەسەر چەم و ڕەزەکەیتی کۆپتەر هات بچێتە ناوی خۆی یا زەخیرەشی پێ لەوێ پەنای بدا لەوێ دای بنێ بۆی جاریشتر کە دێتەوە زەخیری لە ژوورەیە. مناڵەکان کە ئەگریان بۆی دەنجی گریانەکەیان دەرنەچێ ژنەکان ئەبوو بچن لە ناو ئەو ژوورە ژێرزەمینیانە شیریان بدەنێ بۆی دەنجیان نەگاتە چکە ئەو تەپۆلکانی کە باسم کرد دەنگە گەیشت پێیان زۆر نزیک بوون لە سەروی ئێمەوە بۆی جویان لە دەنجی گریان نەبێت. هەر چۆنێ بێ ئەو ڕۆژەمان بەڕێ کرد هەتا لای مەغریب تا لای عەسرێکی درەنگ عەفوو هیچ شتێک نەبوو. سەبەبەکە چی بوو؟ لە سەروی ئێوە هیچ ڕووی نەدا ئەو ڕۆژە؟ سەبەبەکە چی؟ لە شاخ ئێمە ئیستا کەوتینەتە دیوی ڕۆژەی دیوی کەرکووچی خاڵخاڵان هێرشی ئەم شەو وەگەوەی بم باس کردی لە دیوی سێبەری بە دیوی ئاغزەلەر و کۆیەی خاڵخاڵان تەرکیزی دوژمن لە شاخی دەرباز و چیای خاڵخاڵانە بە دیوی ئەو دیوە نەک ئەم دیو. هی ئەوەیە ئێمە ئەمڕۆ بە سەلامەتی دەربازمان بۆ کەس نەگەیشتوە نەهاتوتە سەرمان تێمەگەیشتی وەنیە توانیم حاڵیتە قسەی جاشەکان تاو ینی هجوومەکە کرا بەڵێ بڵێ لای عەسرێکی تۆزێک درەنگ کەوتی نەڕێ چەمەکەمان جێهێشت بۆ چۆچی نازانین حوسێن هەیبەی ێزانێ پێشمان کەوتووە بەڕێ ئاڕۆین وتر مەغریبمان بەسەرادا هات بوو بە شەو هەر بەڕێ ئاڕۆین ئەرێ کاک حوسێن کاکە خۆ جێژ لەم ناوە نیە جاش لەم ناوانێ لە شوێنەی لادە هەر جواشمانی نادایەوە بۆ ئەو شوێنە ڕۆی کە خۆی مەبەستی بوو. هاوڕێشەماڵ پاس بوون هاوڕێشەماڵی چێ بوو پیاوانی قسەی لە کاتی خۆیان بووە دەرێوتی کاکە و کابرای ڕاگرن بەخۆمان باتەوە بۆ هەیبە بەلای قەرانجیرە لە هەورازێک سەرە کەوتین جۆم لە تەقەی شتێ بوو کەوتە خوارەوە. دکتۆر جەمال لە پێشمەوە بووتی بەخوات حوسێن شتینی بۆ هات باوکم لەسەر پشتی جۆدرێژێک بوو ئەو جۆدرێژێ ئەو لەسەر پشتی بوو باری پێوە بوو تومەز خاکە ناس بێڵ لەسەر بارەکە بەستراوە باوکمی قاز باوکمی ئازار داوە ڕێگایەکی دوورەوە هەر نابرێتەوە ڕێک گرتووی لە پاستی ئافرەیدای خوارەوە خاکە نازیشی بلو کەرستانی نابوو مالیکین ناچاردا گەڕامەوە هاوردمەوە گەشتمەوە بە کاروانەکە وتر وەڵحاسڵ تا گەشتی نەچەمێک لەوێ حوسێن وتی تاوا لێرامێنینەوە ئەتر ئاوێکی پیا هاتە خوارەوە تراموز هیلاک و شەکەت و ماند و ئەوانەوە ئێمە ئەو شوێنەوەکو باسێکی خۆش بووە چەمێکی خۆشی بەڵام شەوە ئێمە جارێ هیچ نبینین شەوە نازانم سەیری سەعاتم نەکردووە بەڵام ڕەنگە لە سێی شەو و دوی شەو و ئەوانەیە بوو بێ بارەکانمان لە جۆدرێژەکان کردەوە و وتر ژن و مناڵ فەقیرانە هەموو هیلاک و ماند و هەر کەسە و لە شوێنێکەوە پاڵکەوت و شتێکی بۆ خۆی ڕاخست و نازانم چیەوە من بارەکانم جیا کردەوە بیرم لەوە کردەوە زۆر برسین مەسەلەن ڕۆژکە لەو چەمەیە بووینە کەس نانی نەخواردووە بیرم لەوە کردەوە بۆ چێشتێکی ساوەر لێ نەنام وەڵای تر ڕۆن هەبوو ڕۆنی ڕاعی کیلۆیەک بوو پێیانەوت گوتیلا ئەزام قوتۆ بچووکان کیلۆیەک بوو یەکێ لەوانم لە ئەداوتر لەگەڵ مەنجەڵێکی گەورە و ساوەر و نازانم چی و ئاو ڕووبارەکە بە تەکمانەوە بۆ ماوەدو ئاگرێک گوتم کا حوسێن ئەوتی بەکەی خۆت ئاگرکەوە بە کا حوسێنم وتی بەکەی خۆت
ئەوەی کا حوسێن بیوتایە ئەوە بوو تەواو ئاگرکەوە وەڵی تر بە دیارێ و دانیشتم هەتاوەکو ساوەرەکە کوڵاو کە کوڵات دامگرت و تمارێکیوە برسێتی وەڵا وردەوردەیەکە وڵا پێم وایە یەکەم جار هاوڕێ ئارام هات تر دوایی ڕێوازی خێزانی و تر هەموو کۆبوونەوە. ئێستاش باشی ئەو ساوارەکەن گوایە ساوەرێکی زۆر زۆر بەرلەزەت بووە فعلەن زۆر خۆش بوو ساوەرەکە تەبەنەوە کات و شوێنەکەیە بڕیاری ئەوادا برسی بوون و ڕێگایەکی درێژتان بڕیۆ و زۆر هیلاک و ماندوو ئەوە بووین وەڵحاسڵ لەتر بۆ بەیانی لەوێ ماینەوە چینە ئەشکەوتێکەوە ئەشکەوتەکە ماڵێکی بەرداری لێبوو هاتن پێمانیان وتیان کاکە مشکەوتە ئێمە وێمە مەرداری نوچیوانەوە هەندێک ئەین دروست بوو گرژی دروست بوو ئیتر وتمان ئەی چ بکەین ئێمە بۆ چۆ بڕێنە خێمە شارەزانین ئەمڕۆ ئەم شەو لە دیوی خاڵخاڵانەوە هاتوین بەدی لە دیوی قەسرۆک و ئەوە تیان کاکە ئەو چەمەی کە خۆتان لێ بوونەوە شوێنێکی زۆر باشە بڕۆن بۆ ئەوێتی وەڵحاسڵ ڕۆیشتین سیرمان کرد بڕین بە ڕۆژەوە کە شەو لێ بوون نێمان بینیوە سیرمان کرد لە شوێنێکی زۆر خۆش چەمێ بوداری قەیسی و تر هەموو سێبەر و ئاوێکی ڕوونی پاک و تر چەم و بێشەیەکی ئەنی ئاوێکی زۆر جوان پێڕۆی ئەو ناوە هەمووی بنەکفر بوو بنەکفر نازانم لای ئەوە چی پێڵێن لەم وڵاتی لا ئێمە پێڵێن بنەکفر داریکی تۆزە گەورەی لە ناو بەستا ئەڕوێ بۆنێکی خۆشی هەیە تر وەڵحاسڵ ئەو شوێنە ئەبوو بۆ سەیران بۆ کاتێکی خۆشتیا بەسەر بری بەڵام بۆ کاتی ساتێکی وای پڕمەترسی نابوو چکە لە چاوی کۆپتەر و ئەوە دیار بوو لە ئاسمان ئەبێسە بۆ شکڵەما بێ هەر ئەو وەڵاهی نازانم ئەوا بێ لە خەڵکە ئەوێ بپرسین وەڵحاسڵ بە ناچاری بڕیارماندا بۆی دڵی ئەو ماڵە مەردارە عاجز نەکەین ئەو ماڵە چۆخاکەی گوندی قەفار بوون چۆخامەتحەت پیانەوت چۆخامەتە ئەوەندەی ئێمە بینیمان پیاوێکی زۆر بەڕێز بوو وەڵحاسڵ لەوێ بووین ئەتر ژنەکان حەقیان نەبوو بەسەر شوێنی چۆ پڕمەترسی و سەلامەت مەسایلی ئەمنیاندا بۆ دەست پیاوەکانە کە بردیانمانە ئەوێتر بە ڕۆژەوە بینیان شوێنەکان زۆر شوێنی زۆر خۆشە و سێ و ئەوان شەکرە سێ بوو سێوەکان بینیان ڕاوتیان دۆڵمە لێنەی ئێمەش دەمێ بە نان ساعەجی و نازانم چیەوە پێمان خۆش بوو وەڵحاسڵ ژنەکان کەوتنە مێوی لێبوو تەبەن هەر لە چەمەکەیە مێویان ڕنی و لە باتی ترش و مرش و ئەوانش ئەو شەکرە سێوەیان هاوردوو وتر ئاگامان لێ بوو ئێمە لە بندارەکان دانیشت بووین ئەوانش لە دوور ئێمە خەریکی دۆڵمە پێچانەوە بوون جارش بۆ خۆیان پێکەنین ینی خۆش بوو بۆ ئێمە ئاسوودەییشی ئەوان بوو بۆ ئێمە خۆش بوو بەرەو چێشتەنگا و عەسرە ڕۆیشتین عەفوو بەرەو نیوەڕۆ ئەڕۆیشتین پێش ئەوە هەندێک لە برادرانمان لەوانە حوسێن هەیبەیی پێم وایە سابیر عوبێد ئەمانە وتیان ئەڕوین خۆمانش لەو ئاو ڕووبارەکە ئەچێتە خوارە ئەو ئاو ڕووبارێکە باسم کرد کە ئاوم بۆ ساوەرەکە لێ باوکشم دوایوان وتیم وڵام شەڕۆم خۆمەش بڕنەوەکەی گوزدوو ڕووی حوسێن هەیبەیی هاتەوە ویترنان کوڵاو نازانم چی و برادرانی دیکەمان هاتنەوە ئەوی نەهات بۆ باوکم بوو وتمان دەی مادام چێشتەکەمان کوڵاوە بە ئێمە نام بخۆین و بەشی باوکشم هەڵەگرین بەشی باوکمیان لادا و وەڵای تر دەستمان کردە نان خواردن و ئەو هاتینەوە باوکم هەر تاخیر بوو ئەمە پاڵ کەوتو بووین دوای نان خواردن تفەنکەم خست بۆ ژوور سەرم لەگەڵ حوسێن هەیبی و سابیر عوبێدش لە خوارمانەوە پاڵ کەوتو با بڵین نیو مەترێک بینمان بوو هەمومان لەپڕ جۆمان لە گوڕەی کۆپتەر بوو لە ئاسمان گوڕەی کۆپتەرەکە بەڵام دوور بوو گوڕەی کۆپتەرەکە تەواو بوو دەنجی گوڕەی سیارەیەکات تومەس لەو ناوە فیرار و خەڵکی قاچاق و ئەو خۆیان ماداوە لە سەروی ئێمەوەن ئێمە ئەوان نبینی بەڵام ئەوان ئێمەیان بینیوە هاواریان لێمان کردیان جێژ گەیشتە سەرتان ڕاکەن کە سەیرمان کرد اینێک بوو پێچێک بوو پاشی سایریش عسکەریم بینی گەڕایەوە مش باوکم لەوەیە کەسمان خۆمان نەکرد بوو تاخم و تفەنگە ینی بڵین فیشەکدانەکەمان هەر لە قەت بوو تفەنگەم هەڵگرت و بەرەو سیارەکە ڕام کرد حوسێن هەیبەیی بە دوام و سابیر عوبێد و تر هاوڕێ ئارام و ئەوان وەڵحاسڵ لە پێچەکە سوڕاینەوە دیسان پاشی سیارەیەکمان بینی لە پێچیش ترە سوڕایەوە ئاو
ئاوەڕۆیە ئەو دڕە ئەسوڕێتەوە خۆی ڕێی سیارە نییە بەڵام سیارێکی واز بوو پێە ئەڕۆیشت بەدەم ڕاکردنەوە بەرەو سیارەکە لە حوسێنم پرسی وتم کاک حوسێن باوکم لە چۆ خۆیە شوشت لە چۆ بینیت وتی ئەو شوێنەی باوکت خۆی لێ ئەشوشت تێمان پەڕات مانەوەیە باوکم گیراوە ئەمان ویست مەسەلەن من ئەمویست هەرچۆنێ بێ سیارەکەم لێ دەرکەوێت تەقەی لێ بکەم بۆ ئەوی باوکم بە دیلی نەبن چکەم خۆم زیندانم بینیوە ئەمزانی باوکم پیاوێکی بەتەمەنەوە بەرگی ئازار و ئەشکەنجەوە ناگرێت ئەگەر شەڕ بخۆمێ ڕەنگە فیشش پێوە بنێن و بیکوژن ئەوەم بە باش دەزانی ئەجا بڕیارماندا قەت بڕ نەک بە دوای سیارەکە وەکو سیارەکە بڕین قەت بڕ بڕین بەرەو هەورازێک سەرە کەوتین جوندیەک لەسەر لووتکەی ئەو هەورازەی کە ئێمە پێی سەرە کەوتین تەمان گردۆڵکەیەکی بچووک بوو دەستی هەڵبڕی و بە عاربی کەوتە قسەکردن وڵایەتر ئێمەش وەستاین من بووم ساویلێت لە تەکم بۆ حوسێن هەیبەیی هاوڕێ ئارامش گەیشت پێمان وتمەوە چییە لێ حوسێن هەیبەی و هاوڕێ ئارام ئەسەریان کردبوو عەرەبیشیان باشە زانی کابرا هاوارێ کرد ئەیوت ئانی ما ئەندە لە تەریق ڕێگە نازانم و نازانم چی ئەوانە ئێمەش سەرەتا تەسەورمان کردمان ئەمە ڕەنگەهین بێ فێڵێک بێت شتێکی سەربازی بێ لەو بابەتە لە خۆمان کوتای ئاودڕێکەوە کردمانە سەنگەر وەڵحاصل دووبارە و سێبارە بەرزی کوتم وەرە پێش ئێمە بانگ ئەومان کرد بۆی نەک داوێکی سەربازی و فێڵێکی خۆیان بێ کابرا وردە هاتە پێش ئێمە سەنگەرەکە دەچوین بەرەو پیری پیاوێکی بێچەک بوو عسکەرێک بوو چی پێ نەبوو وتمان ئەیکوا تفەنگەکە دوتی من سایق تفەنجی ناوێ ئەیکوا سیارەکەوتی لەو دۆڵەیە بۆ چیەکەی لێرە تی وەڵا بە مستەڵەحەکەی خۆی دوو مقاتل دوو جاشی بردبوو بۆ سەر شاخی خاڵحاڵان لەو سەرەوتی هاتوومەتەوە ڕێم لێ بزر بوو هاتوومەتە ئێرە وڵایەتر گەیشتینە سیارەکەی فێلەن یەک تاکە سیارەیەک بوو وازێکی عسکەری بوو هەمانەوە سیاری کەوتت ئەو سیارەی کەوتم جاگەر هەر بڕۆشتایە نەمانت پێی ناگەیشتین نەمانەگرت بەڵام وەستا بوو هەواڵ بپرسێ بۆیە تووشی بووین وڵاتی چوینە لای سیارەکە سوار بووین و پێم و سیارەکەت بسوڕێنەوە کابرا تەعجوبی کرد سەرەتا نازانێ ئێمەشی بە جاش ڕزانی نازانم هەروە بوو بێ نازانم چۆنی بوو ئیتر پێم وایە هاوڕێ ئارام بوو یا سابیر بێت تۆزە ئەمجا بە تووڕێیتر پێ جات هەستی کرد کە ئێمە پێشمەرگین ئیتر نابوو دەستبەرداری بین وەڵحاصل مەسەلەن ئێمە بینیەوە لەوێ و خەڵکی دیکەشی لێ و بڕواتەوە کێشە بۆ خەڵکە دروستە بێت بە سیارەکەەوە هاوردمانتر لە ڕێگا تووشی حاکم شۆکەت بووین لەگەڵ خۆمانە هەڵمان گرتووتە تووشی یەک دوو برادەری تر بووین و سیرەکەم باوکم لە بان لەسەر هەمان بنەکەفت لەوێ وەستاوە لە ڕێگەڕانەوە من وەڵاویشمان هەڵگرت وڵایتر وەڵحاصل گەیشتینەوە بن دارەکان و سیارەکەمان خستە ناو چەمەکە و دانیشتین دیلێکەوە هاتنەوە جا باوکم لە خاڵخاڵانەوە دۆڵ شیوەکانی خاڵخاڵانەوە زۆر دڵ پڕ و دڵتون بوو ئەگری کەسێکی دوژمنە کەوتە بەردەسم خۆمەم زانی چۆنەی کوشم ئەوەندە پڕ بوو وەڵا لەوەیتر من هەر بۆ خۆشی وتم باوە تو ئەوە دە 12 ڕۆژە هەڕەشاقی خەڵکی دوژمن بکەوێتە بەردەست چۆنەی کوژی فەرمو ئەوە یەکێک لە سەربازەکانی دوژمنە و لەبەر دەستە بزانم چۆنەی کوشی ئەوەی غیرەتی هەبێ دیل چۆن نەکوژێ بە جەباکم عەرەبیشی زۆر باشە زانی بە کابرای عسکەرشی و دوتی تو حیاتت زۆر ئامینە هیچ مەترسێ تو لای مام و لای براکانی خۆتی کابرای ئارام کردەوە و نانمان بۆ ناورد و نانمان خوارد باوکم وتی باشە ئێوە بەتەک منە ڕەتبوون بۆ منە بانگتانم کرد ئاورتان لێم نەدایەوە باوە بەڕاست تی وەڵڵا چەند بانگتانم کرد باوە ئەگەر ئێمە بمانزانایە تو لەگەڵ ئەوانەیانی تویان نەگرتووە یەک هەنگاش بدوای سیارەیە ناچووی ئێمە لەبەر تو ئێمە بدوای ئەو سیارەیە هاتی وتمان ئەویان گرتووە حوسێن هەیبەی وتمانە مام حوسێن بەدیل گیرە باوکم زۆر بەسیقە بەخۆ بوونەوە وتی من بەدیل ناگیرێم
ئیتر بەڵحاصل چەند ڕۆژێکی تر لەو ناوە بووین هەر ئەو ڕۆژە پێم وایە بۆ عەسرەکەی بوو وتم گرژیەک لەگەڵ ماڵ چۆخاکە دروست بوو نازانم کەی ئەوان ڕۆشت بوون باوکم و هاوڕێ ئارام و دکتۆر جەماڵ هاتنەوە بۆ لامان وتیان سەردانێکی ماڵ چۆخامەت حەتمان کردووە لە ئەشکەوتەکە ماڵە مەردارەکە ئێمە جگەرەشتشمان پێ نەبووان جگەریان داوە پێمان چایان بۆمان کردو قسەی خۆشمان کردو بۆ ئەو گرژیە بەیانی کە ڕوویدا ئارامیکەینەوە چۆخاش لە شار هاتوتەوە هەواڵی شاری پێ بووە غەریب بوو لەو تاریکستانە لەو بارودۆخە سەختە خەڵک کە بێ هاتو چۆی شار بکات زۆر غەریب بوو لامان وەڵا بەپەلە لەگەڵ هاوڕێ ئارام و حاکم شۆکە تا چوین بۆ لایەن شتی وا چۆنە بێ یان وەڵا وایە چوین چۆخاماندوو نەبی بەخێر بیتەوە و دەنگ و باسی شار چۆنە و لە شار هاتویتەوە وڵا دەنگ و باسی شار زۆر خراپە ئەی ئەو خەڵکی کە ئەژیرێوتی وەڵای سواری ئیڤێ ئەسکەریانەکەن ئەیان نێرن بۆ خوارە کەس نازانێ بۆ چۆیانە نێرن هەواڵێکی زۆر ناخۆش بوو ئەی شۆخات و چیەکەوتی وەڵا من ڕەنگە 1-2 ساعتی تر بگەڕێمەوە بۆ شار چۆن نەگەڕیتەوە بۆ شارتی منەگەڕێمەوە وان باشە ئێمە هەنێ ئافرەتمان لەگەڵایە ئەتوانین لەگەڵ تا بینێرینەوە وتی چۆن وتی من هەنێ خزمم هەیە جاشن ئەچینە ئەوێ و ئەوان بەیانی لەگەڵ خۆرکەوتن و تۆزێ دنیا کاڵە بێتەوە سیارێ بینی تەقتەق و کەرکک و ئەوانە داهات و چۆکەن ئیتر 1 و 2 ئەیان خەمە سیارەوە ئەیان نێرم بۆ شار و چاشەکان سیارەکەمان بۆ ڕاگرن ئەیوتمان مام چۆخات و ماڵ داوا بێ وەڵامی چۆن قبوڵەکەین ژن و خوشک و مناڵ و ئەوەمان بچێتە ناو ڕەبێ جاوتی منژەوە قبول ناکەوتمان ئەی چی وتی نزیکی ڕەبیەکە پەنایەکەیە خۆشم لەگەڵیانە لەوێ ئەدمێنەوە بەرەبەیان خۆمەچمە ناو ڕەبیەکە و تیانەگەێنم و ئەوان وردە ئاوا بڕیانەکەین بەڵام وتی هەر سەری 10 دینار مەوێ کوتمانەوە هەر زۆر بەسیتە وەڵام هەر 20 دینارم پێ بوو ئەویش دایکم و خوشکەم بوو تەواوی تری چ پێ باش و کاکە من پارەی پێما بوو بنازانم 15 دیناریی پێما بوو ئەویشم لێی وەرگرت ئیتر وەڵحاصل ماڵی ئاوا بێ چۆخە ئەگەر نەژماوە هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی لەوانەیە دابەتی بە جاشەکان و پارێش ڕەنگە دوور نییە احتیمالە بڵێ ئەوتر بووتی ئەگەر وایە سەعاتیش تر بیانهێنن هەتا ئەشکرێ خۆتان وەرن لەگەڵمانە ئیتر وەڵحاصل کە گەڕاینەوە بەژنەکان ماوە خۆتان ئامادەکەن دەتان نێرینەوە بۆ شار هەر زۆر لایەن غەریب بوو لەو بارودۆخە سەختەیە بڕۆنەوە بۆ شار شتێکی زۆر غەریب وڵایتر مەسەرەن دەم و چاویان شوشت و تر بەت جلوبەرجی ئەنفال ئەبێت چی بێ وڵایتر ئەو هەمویان کالیان لە پێ بوو بەڵامی تر کالەکانیان گۆڕی نازانم چۆنی هەریشی جوتێ نعلیان پێیان کرد بەس خۆیان نەزانن بە خۆمەگە بڕۆین لە خۆیان بپرسین تر وەڵحاصل کەوتنە ڕێ و مام چۆخا ئەی چۆن هەواڵیان بزانین وتی سبەینێ خۆم تێمەوە ئەگەر خۆشم نەهاتمەوە ئامۆزایەکەم یعنی ئێمە هەموو ڕۆژە ئەبێ سەر لێرە بتینەوە زۆر باشە بەڵام لێرە هەتا سبەینێ بەنسبەت ئێمەوە ناڕوە سبەینێ بەوەی بە خێرایی بۆت باسکەم کات زۆر نەکوژین سبەینێ لای عەسر پێش عەسر وەڵا کاکم محەممەد لەگەڵ وەڵاهی نازانم ئێستا بە تەواوی چیان بوو دکتۆر جەماڵ بوو نازانم چیان بوو نەمانزانی کەی ڕۆشتنەوە وەڵحاصل هاتنەوە وتیان وەڵا ژن و مناڵەکانمان بە سەلامەتی گەیشتوتنەوە شار اینجا ئامۆزاکەی چۆخا هات بۆ نەک چۆخا خۆی وتی بەو ناو نیشانەی یەکێ لە ژنەکان کە لە ڕەحیماوە دابەسیوە لە سیارەکە جۆی گران بووە ئەوە دایکم بوو دایکم جۆی گران بوو کاتی خۆی ئەمە زۆر گەنج بووین و ئەوە زۆر خەفەتمان لە جۆگرانێکەیە خوارد باوکم چەند جارێکش بردی بۆ لای پزیشکەوە بەڵام پێویستی بە عملیات و دایکشم لە عملیاتە ترسا عملیاتی هەر نەکرد ئەمەی ئێستا پێڵێن نەشتەرگەری بەرحاڵەوەی تر بەو شکڵە بژن و ماڵی نارمان ڕزگار خۆمان سەڵتی ماینەوە زۆر باشە کاک ئاسی ئەم سەربازی کە لەگەڵتان بوو باس کردوتە لە کتێبەکەت باسێکی هەڵی لەسەر قسەی باوکم ئیزنمان نابڕوە ڕێیەکەی پیشانێن و ڕبایەکەشی پیشانێڵێن ئەوە جێیشە و بڕۆ بەڵێ بە سیارەکەی و ئیزنتان نایان بە پێ ڕۆشت نا ئەوە کەوتە سەر ئەوەی
هەواڵێک لەو دۆڵ و شیوانەی لای ئێمە شیوی تەرەقە و دوو شیوان و ئەوانەی پێڵێن بڵاو بۆ کە گوایە لە سنووری قەسرۆک و گرتخەبەر و دارەختیاروانە جێش سەحبی کردووە. ئێمە سێ چوار کەس عینەن هەر هاوڕێشە ماڵ حاکم شەوکەت سابیر عوبێد من گەڕاینەوە بۆ سنوورە زۆر بە ئاگاداری وەک بڵێن بە پارتیزانی و پێشمەرگانە بۆی بزانین چی هەیە لەوێ ئەوانە ئەمەیان تۆزە دوور و درێژە. ئیتر کە سەیرمان کردنا نەک جێش سەحبی نەکردووە قەسرۆک بۆ بە مەعسکەرێکی گەورە تر هەرچی چۆنێ بوو لەو شاخ و دۆڵ و ئەوانەی لوولەکانی دەربازی پێڵێن لەوێ خۆمان ماددا هەتاوەکو عەسر ئەتر عەسر کابرایەک کەسمان نەبینی تەنیا ئەو کابرایە لای عەسر گەیشت پێم ینی ئەهات بەرەو ڕوومان سواری پشتی گوێ درێژێک بوو ئەهات بڕیارماندا دەنجوی نەکەین هەتا لێمان نزیکە بێتەوە چکە و تاکە کەس بوو کە ئەمان بینی لەو ڕۆژەیە لەو شاخی دەرباز و چێوی خاڵخاڵانە نزیکەوە بوون جا ماندوو نەبوونمان لێ کردو بەرەو پیری ڕۆیشتین تر کابرا هەرواقی بۆڕما چیەکەن لێرەوە لە کێوە لێرن تر باسی خۆمان بۆ کردو ئەوانە و ئاها بووینە ئەو شەوە ڕۆیشتوینەوە دا لەومان پرسی وتمان ئەرێ ئەو شەوە هێرشیان کرد ئەو شەوە کە ئێمە ڕۆیشتین و منتقەکەمان جێهێشت و ئابلوقەی دوژمنمان شکاند زۆر بەداخەوەوتی ئەو شەوە هێشتا شەو بوو پێش بەرەبەیان جێش و مغاویر هێرشیان کرد بۆ ئەم دۆڵانە هەر لە دامێنی دۆڵەکانەوە هەر لە گوند بڵین قەسرۆکە و ترازان و گەشتنە دامێنی شاخ لەوێەوە ئیتر بە تەقەی ئاربیجی و زرمەی ئاربیجی و تەقەی بیکەیسی و کڵاشنکۆف و ئەو بە هاڕات دەپێشەوە ئەمشی و دۆڵانە پڕ بوو لە تەقەی کڵاشنکۆف و بیکەیسی و هاڕ گرمەی ئاربیجی هەرچی لەم ئێوە بینیوتانە لێرە بووە هەر هەمووی ژیراوە هەمووی هەر هەمووی لەم دۆڵانە ئەیوت تەنیا جۆت لە زیگڕەی مناڵ و پاڕانەوەی پیاوەکانە بوو کە لە سەربازەکانە پاڕانەوە ژن و مناڵەکانیان نەبن ئیتر ئەوەی ئەو باسێ کرد فعلەن ئەوە حەشر بوو ینی تو بیهێنە پێش چاو خۆت لە بەدیار ژن و مناڵتەوەی ژن و مناڵ پەلێگرن و فرێدەنە زیلێکەوە ئەبێت چەند دەستە وستان بی چەند بپاڕێیتەوە اینجا ژۆر لێ نەگرن و بە خۆناغەت فەنگ لێت بدەن یعنی ئەو وەک گوتم 2000 کەس بەسەرەوە هەر هەموو وتی گیرا کەس دەرنەچوو مەگەر ڕەنگە ئەو ڕێو پیاوە خۆی دەرچوو بێ نازانم ترکردمە کەسی ترمان نەبینی هەواڵی ڕەزانم لێ پرسی ڕەزانی لای قەمیشا چکە زێدی دایکمە وتم گوتی ئەوان هەر زوو بەیانی ژیران چکە ڕەزانی قەمیش شوێنێکی باریک بوو چەمێکی زۆر مەحدود و ئەو بوو تێوان هەر لە بەیانیەوە ژیران ئەوەی لێرەشا ئێوە زیێتان نیشتوە کەسی دەرنەچوە کشتی ئاوا ژیران ئەتە زۆر بە دڵشکاوی گەڕاینەوە بۆ لای باوکمان و ئەوان باقی هاوڕەکانمان لەو دۆڵ و شیوانەی تەرەقە و دوو شیوان شەوێکی درەنگ گەیشتین سەعات ڕەنگە دوو بە دواوە بوو بێ بەڵام زۆر بێ دەربەستاتین یعنی زۆر ئاسایی بوو لەلایمان لە ڕێگە بۆ سەمان بۆ دانن بمان کوژن زۆر تەبیعی بوو مانویست ئێمە شەندێ خەڵک بکوژین و بکوژرین ینی قابل لەو دۆزەخی ئەنفالەیە چیمان بۆ کرێ باوکم بەخەبەر بوو تر گەیشتینەوە وتی ئەمزانی ئەمشەو دێنەوە بۆیە نەخوت دەنگ و باسی ئەو دی و ترەوەی دی بۆمان جێڕایەوە ماڵای قەسرۆ کاڵنجێکی سەحبی کردەوە بووە بە مەعسکەرێکی گەورە ئەوەی کە ئێمەش جێمان هێشتن هەر هەمویان گیراون هەر هەمویان کەس نازانێت چیان بەسەرهاتۆ بردویانن بۆ ئەو خوارانە وەک شۆخامەت حەتی قەفار گوتی وتم باوای ترە بێ تۆشە و سەربازە بدیتە دەستمان تەکبیرێکی بکەنیتی ئەوە ڕۆڵە باندون بخەون خواکەری ماهاتا بەیانی هەڵساین لەگەڵ حاکم شەوکەت و سابیر عوبێد ئەو سەرباز شەرواڵێکیان کردبوو پێی برادران بردمان نزیکمان خستەوە لە ڕێبەکانی خاڵخاڵان ڕێکەمان پێشاند ئەوتمان بۆ خۆت بڕۆ بۆ ئەوێ ینی ئەوەندەشی و دۆڵمان پێ کرد بۆەوەی نەزانێت کابرایەکی عەرەبی خەڵکی خوارانە ئێمە خۆمان ڕەنگە نەمانزانێت چکە خەڵکی شار بووین جارێتتر بینەوە ئەوێ کابرایەکی عەرەب هەر نەیەزانی
بترکە گەڕاینەوە باوکم زۆر دڵی لای بوو دووبارە پرسی چیتان لەسەر بازە کرد باوە نزیکمان خستەوە لە دوورەوە ڕێبێکەمان پێی پیشاندا ڕێبی خاڵخانە وتمانەوە ڕێبێکەوە بڕۆ بۆ لایەن ئیتر ڕۆیشت نازانین نیتر لە دوای ئەو چی بەسەر هاتۆ مەسەرن ئەو ئەنگرتویانە لزنەی تحقیقیان بۆی کردووە هەرچەکترەوە تا ئەوەندەی لەسەر ئێمە واجبە و تۆ ئەمرت کردووە ئەوەندە ئەوەی جێبەجێمان کردووە وتی باش پێم وایە هەر ئەو ڕۆژە بوو بۆ ئێوارەکەی وا ڕێکەوت باوکشم قەناعەتمان پێ کرد لەگەڵ دوو پیاوی هاوتەمەنی خۆی ئەویش بەرەو شار ڕۆیشتەوە و ئەتر خۆمان و دەست و تفەنجی خۆمان ماینەوە و مانژێک و 16 ڕۆژ بە پارتیزانی لەو شاخ و دۆڵ و بنە گورگ و ئەو شانانە درێژەمان بمانەوەی خۆماندا. کاکاسی لە ئەڵلقەیەکی تر باسی ئەماکەین هێشتا ئەم چیرۆکە تاو نەبووە ئەمە باسی ئەو قۆناغی پارتیزانی و پاشان کە ئیتر بە یەکجاری ئەو منتیقەیە چۆڵەکەن ئەوە لە ئەڵلقەی داهاتوو باسەکەین تا ئەگەیتە سنوور و ئەگەیتە ئێران کاتێکی خۆش بووە مولایەک تا ئەڵلقەی داهاتوو.